سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە مێژووی هاوچەرخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ بزوتنەوەیەک هێندەی ئەوان جیهانی دابەش نەکردووە. لە یەک کاتدا بە ملیۆنان مرۆڤ وەکو فریادڕەسی ئیسلام سەیران دەکەن و بە ملیۆنان مرۆڤی تریش وەکو گەورەترین تەڵەی فکری و کابوسی دەوڵەت دەیان بینن. ئەوان بەڕاستی کێن؟ ئایا کۆمەڵەیەکی خێرخوازی ئاساین کە دەیانەوێت خەڵک فێری نوێژ و ڕەوش بکەن، یان دەوڵەتێکی نهێنی ئاسنین لە ناو دەوڵەتدا کە سنوورەکانیان بەلاوە پەڕۆیە و ئامانجیان قوددانی نیشتیمانە؟ چۆن 6 کریەکاری سادە لە چایخانەیەکی بچووکی میسرەوە توانیان گەورەترین تۆڕی ڕێخستن لەسەر زەوی دروست بکەن و بۆچی پاش 84 ساڵ لە چاوەڕوانی لە ناو ژێرزەمین و زیندانەکاندا بۆ گەیشتن بە کورسی دەسەڵات تەنیا لە 368 ڕۆژدا بەو شێوە تراژیدیە دەڕمان؟ ئەمە ڤیدیۆی لایەنگیری یان دژایەتی نییە، ئەمە هەڵدانەوەی پەردەیە لەسەر نزیکەی سەدەیەک لە نامەی نهێنی، ژووری تاریک و خوێنی ڕژاو. مێشکت لە هەموو حکومێکی پێشوەختە خاڵی بکەرەوە، کوپێک قاوە یان چا لە تەنیش خۆت دابنێ، چونکە لەم ڤیدیۆیەدا چیرۆکی پاشای سێبەرەکانت بۆ دەگەڕمەوە، چیرۆکی ئیخوان موسلیمین لە خاڵی سفرەوە تا ئەمڕۆ. لە ساڵی 1928 شارۆچکەی ئیسماعیلیەی میسر شوێنێکی ئاسایی نەبوو. ئەم شارە بەهۆی نۆکەندی سوێسەوە ببوو بە گرێ کوێرەی ململانی نێوان ئیمپراتۆریەتی بەریتانیا و خاکی میسر. ئابووری ناوچەکە لە ژێر دەستی کۆمپانیای نۆکەندی سوێسدا بوو کە زۆربەی کارمەند و ئەندازیارەکانی ئەوروپی بوون. لە کاتێکدا کرێکارە میسرەکان لە دۆخێکی هەژاری زۆردا دەژیان. لەو کاتەدا تەنها 4 ساڵ بەسەر ڕوخانی فەرمی خەلافەتی عوسمانی لە تورکیا لە 1924 تێپەڕی بوو. ئەم ڕووداوە لە جیهانی ئیسلامیدا وەکو شۆکێکی مێژووی و دەرونی سیر دەکرا. موسڵمانانی ئەو سەردەمە هەستیان بە بۆشاییەکی گەورەی دەسەڵاتی ئاینی و سیاسی دەکرد. لەم بارودۆخە ئاڵۆزەدا گەنجێکی تەمەن 22 ساڵ بە ناوی حەسەن بەننا کە مامۆستایەکی قوتابخانە بوو بڕیاریدا هەنگاوێکی جیاواز بنێت. بەننا لەگەڵ 6 کەس لە کرێکارانی کۆمپانیای نۆکەندی سوێس لە شێوازی دانیشتنێکی شەوانەدا بزوتنەوەی ئیخوان موسلیمینیان دامەزران. پرسیارە گرینگەکە ئەوەیە: بۆچی حەسەن بەننا ئەو کاتەی هەڵبژارد؟ بە پێی بەڵگە مێژوویەکان بەننا تەنیا بانگەشەی بۆ ئاین نەدەکرد، بەڵکو بزوتنەوەیەکی وەکو سیستەمێکی تەواو پێشکەش دەکرد. لە سەرەتادا ئامانجی سەرەکیان بریتی بوو لە دژایەتی کردنی کاریگەریە کللتوری و سیاسیەکانی بەڕێتانیا لە میسر، پڕکردنەوەی ئەو بۆشایە کۆمەڵایەتیەی کە دەوڵەتی میسر نەیدەتوانی پڕی بکاتەوە، وەکو دروستکردنی قوتابخانە، مزگەوت و نەخۆشخانە. سەرکەوتنی خێرای بزوتنەوەکە لەو دەستپێکەدا تەنیا پەیوەندی بە ئاینەوە نەبوو، بەڵکو پەیوەندی بە ڕێخستنەوە هەبوو. ئەوان پێشەنگی ئەو شێوازە بوون کە ئێستا بە ڕێکخراوی سێبەر ناو دەبرێت. لە ماوەی چەند ساڵێکی کەمدا لقەکانی ئیخوان لە قاهیرە و ئەسکەندەریە و دواتر لە شارەکانی تری میسر کرانەوە. لێرەدا گومانێک دێتە پێشەوە: ئایا حەسەن بەننا لە سەرەتاوە پلانی بۆ ئەوە هەبوو کە ئیخوان بکات بە هێزێکی سیاسی یان تەنیا ئامانجی خێرخوازی بوو؟ وەڵامی ئەمە لەو بەیاننامە سەرەتایانی ئیخواندا دەردەکەوێت کە تێیاندا دەڵێن ئیسلام دین و دەوڵەتە، قورئان و دەستورە. ئەم دروشمە بنسینی ئەو ئایدۆلۆژیەیە کە دواتر ئیخوانەکانی خستە ململانەیەکی بەردەوام لەگەڵ دەسەڵاتە نەتەوەیەکانی میسر. ئەوان نە دەوڵەتی نەتەوەییان بە کۆتایی مێژوو دەزانی و نە سنوورە جوگرافیەکانیان بە پیرۆز دەبینی. بەو پێیە ئەو 6 کرێکاری لەو چایخانەی ئیسماعیلیە دانیشت بوون تەنها کۆمەڵەیەکی بچووکیان دروست نەکرد، بەڵکو سەرەتای سەردەمێکی نوێی ئیسلامیزمی سیاسیان نووسی. ئەوەی وای کرد ئیخوان لە گروپەکانی تر جیاواز بێت توانایان بوو بۆ گۆڕینی بیرۆکەی ئاینی بۆ بەرنامەیەکی کاری بەردەوام کە دەیتوانی ملیۆنان کەس لە دەوری خۆی کۆ بکاتەوە. بەڵام ئایا ئەم ڕێکخراوە چۆن لە ماوەی دوودەیی یەکەمدا لە کۆمەڵەیەکی وانەوتنەوەی ئاینیەوە گۆڕا بۆ هێزێکی نیمچە سەربازی؟ ئەمە ئەو خاڵەیە کە لە بەشی داهاتوودا بە وردەکاریە مێژوویەکانەوە دەیخەینە ڕوو. لە ساڵی 1932دا حەسەن بەننا بڕیارێکی استراتیژی گەورەیدا: گواستنەوەی بارەگەی سەرەکی ئیخوان لە شارۆچکەی ئیسماعیلیەوە بۆ دڵی پایتەختی میسر قاهیرە. قاهیرە لەو سەردەمەدا گۆڕەپانی کوڵاوی ململانەی نێوان 3 جەمسەر بوو: کۆشکی شاهانە، مەلیک فوئاد و دواتر مەلیک فاڕوق،
حزبی وەفدی لیبراڵ و باڵێۆسخانەی بەریتانیا. بەننا زۆر زوو تێگەیشت کە لە قاهیرە تەنیا بەوانەوتنەوەی ئاینی و ئامۆژگاری ناتوانێت لەناو ئەم شەپۆلە سیاسیە گەورەیەدا بمێنێتەوە. لێرەوە قۆناغی گۆڕینی ئیخوان لە کۆمەڵەیەکی بانگەوازەوە بۆ دەوڵەتێک لەناو دەوڵەتدا دەستی پێکرد. بەننا سیستەمێکی ڕێخستنی داهێنا بە ناوی ئوسرا یاخود خێزان. هەر خێزانێک لە 5 تا 10 ئەندام پێک دەهات کە سەرپەرشتیارێکیان هەبوو بە ناوی نەقیب. ئەندامانی ئەم شانانە تەنیا پێکەوە نوێژیان نەدەکرد، بەڵکو دەبوو ئاگاداری وردەکاری ژیانی ئابووری، کۆمەڵایەتی و تەنانەت خێزانی یەکتریش بن و بەو پەڕی توندیەوە گوێ ڕاڵی فەرمانەکانی سەرەوە بن. بەڵام گەورەترین و مەترسی دارترین وەرچەرخان لە مێژووی ئیخواندا لە دەوروبەری ساڵانی 1940 بۆ 1942 ڕوویدا. کاتێک جەنگی جیهانی دووەم گەیشت بۆ ناو خاکی میسر، لەو کاتەدا حەسەن بننا بڕیاری دامەزراندنی ئەلنیظام الخاص یاخود دەستگای تایبەتیدا کە باڵێکی سەربازی نهێنی و چەکداری بزوتنەوەکە بوو. سەرپەرشتی کردنی ئەم دەستگا نهێنیە سپێردرا بە گەنجێکی تند و کەمدوو بە ناوی عەبدوڕەحمان سەنەدی. ئامانجی ڕاگەیەنراوی ئەم هێزە خۆ ئامادەکردن بوو بۆ جەنگ دژ بە داگیرکاری بەریتانیا و پاراستنی بزوتنەوەکە. بەڵام شێوازی وەرگرتنی ئەندام تێیدا تەواو لە شێوازی ڕێکخراوە نهێنیە توندڕەوەکانی مێژوو دەچوو. بەپێی گێڕانەوەی ئەو سەرکردانی کە دواتر لە ئیخوان زیابوونەوە، وەکو ئەحمەد عادل کەمال، مەراسیمی سوێند خواردنی ئەندامێکی نوێ لە دەستگا تایبەتەکە بەم شێوەیە بوو. گەنجە هەڵبژێردراوەکە دەبرا بۆ خانوویەکی تاریک لە ژوورێکدا کە هیچ ڕووناکیەکی تێدا نەبوو، جگە لە مۆمێک لەسەر مێزێک دانەیەکی قورئان و دەمانچەیەک دانرابوون. کەسێک لە پشتی پەردەیەکەوە بە دەنگێکی گۆڕاوەوە قسەی لەگەڵ دەکرد. گەنجەکە دەستی دەخستە سەر قورئانەکە و دەمانچەکە و سوێندی بیستن و گوێڕایاڵی لە خۆشی و ناخۆشی دای دەخوارد بۆ مورشیدی گشتی. ئەگەر نهێنەکەی درکاند بە، سزاکەی تەنیا یەکشت بوو، ئەویش مردنە. لێرەدا مێژوو نووسان و شیکەرەوان لە بەردەم پرسیارێکی گەورەدا دەوەستن: ئایا چ لۆژیکێک وای لە پیاوێکی ئاینی وەکو حەسەن بەننا کرد ڕێکخراوێکی وا مەترسیدار لە دەروی کۆنتڕۆڵی دەوڵەت دروست بکە؟ ئایا ئەمە سەرەتای هەڵکەندنی گۆڕی بزوتنەوەکە نەبوو بەدەستی خۆیان؟ ساڵی 1938 هات و جەنگی فەڵەستین بوو بە گەورەترین تاقیکردنەوە بۆ ئەم هێزە. ئیخوان سەدان چەکداری خۆی بە سەرۆکایەتی کەسایەتیەکانی وەکو شێخ محەممەد فەرغەلی و کەمالەدین حوسێن ڕەوانەی بەرەکانی جەنگ کرد لە فەڵەستین. لە ڕووی مێژوویەوە چەکدارانی ئیخوان لە شەڕەکانی وەکو کەڤەرداڕۆم و گەماڕۆی فالوجە ئازایەتێکی گەورەیان نوان کە تەنانەت لەوێدا لەگەڵ ئەفسەرێکی گەنجی سوپای میسر بە ناوی جەمال عەبدوناسر یەکتریان ناسی. بەڵام گەڕانەوەی ئەم چەکدارانە لە جەنگ وەکو چەکێکی دووسەرە کاردانەوەی لێکەوتەوە. لەلایەکەوە لە ناو شەقامدا وەک پاڵەوانی نەتەوەی سیر دەکران و جەماوەری ئیخوان گەیشتە نزیکەی 9 ملیۆن ئەندام. بەڵام لەلایەکی ترەوە سەرۆک وەزیرانی میسر و دەستگا ئەمنیەکان هەروەها ئینگلیزەکانیش لەم هێزە تۆقی بوون، چونکە ئێستا ئیخوان خاوەنی سوپایەکی ڕێکخرا و شارەزا لە جەنگ و پڕ لە چەک و تەقەمەنی بوو لە ناو دڵی قاهیرەدا. ئەو پێکدادانەی کە هەمووان چاوەڕێیان دەکرد لە کۆتایەکانی ساڵی 1940دا تەقیەوە و میسری خستە ناو سووری خوێنەوە. خوێنی یەکەم لە ئاداری ساڵی 1940 دادوەرێکی میسری بە ناوی ئەحمەد خازندار خەریکی لێکۆڵینەوە بوو لە دۆسیەیەک کە تێیدا ئەندامانی ئیخوان تۆمەتبار بوون بە هەڵگرتنی تەقەمەنی. بەیانیەک لە کاتی چوونە سەرکارەکەی لە ناوچەی حەلوان، دوو گەنجی سەر بە دەستگا تایبەتەکە تەقەیان لێ کرد و کوشتیان. ئەم ڕووداوە میسری هەژان چۆن دەبێت موسڵمانێکی میسری لەسەر خاکی میسر دادوەرێکی وڵاتەکە بە ناوی ئیسلامەوە تیرۆر بکە. حەسەن بەننا کە زانی کۆنتڕۆڵی باڵە سەربازیەکەی لە دەستداوە هەوڵیدا دۆخەکە هێور بکاتەوە، بەڵام کار لە کار ترازا بوو. وەڵامی دەوڵەت لە کانونی یەکەمی 1940دا سەرۆک وەزیرانی میسر مەحموود فەهمی نوقراشی پاشا بڕیارێکی مێژووی و توندی دەرکرد، هەڵوەشاندنەوەی تەواوەتی کۆمەڵی ئیخوان موسلیمین و دەست بە سەرداگرتنی گشت بارەگا و سامانەکانیان و دەستگیرکردنی سەدان ئەندامیان. خوێنی دووەم 20 ڕۆژ دوای بڕیارەکە لە 28 کانونی یەکەمی ساڵی 1940
خوێندکارێکی کۆلێژی ڤێرتەرنەری بە ناوی عەبدولمەجید ئەحمەد حەسەن کە خۆی لە جلوبەرگی ئەفسەرێکی پۆلیسدا شاردبووەوە چووە ناو بینای وەزارەتی ناوخۆ. کاتێک نوقڕاشی پاشەی سەرۆک وەزیران لە ئەسانسۆرەکە هاتە دەرەوە، خوێندکارەکە 3 گولەی نابەجەستێ و دەست بەجێ کوشتی. کاتێک سەرۆک وەزیرانی وڵات لەناو وەزارەتەکەی خۆیدا بەو شێوەیە کوژرا، حەسەن بەننا تێگەیشت کە بزوتنەوەکەی کەوتۆتە ناو تەڵەیەکی مێژووی کوشندەوە. لە هەوڵێکی نائومێدانەدا بۆ بێبەریبوونی لە بکوژەکان، بەننا وتارە بەناو بانگەکەی نووسی کە لە ڕۆژنامەکاندا بڵاو کرایەوە لە ژێر ناونیشانی ئەوانە نە ئیخوان و نە موسڵمانن. بەڵام ئایا دەوڵەتێک کە سەرۆک وەزیرانەکەی لە دەستدا بوو گوێی لەو قسانە دەبوو؟ لە شوباتی 1939دا سەرۆک وەزیرانی نوێی میسر ئیبراهیم عەبدولهادی بڕیاری تۆڵەسەندنەوەی گەورەیدا، سەرێک لە بری سەرێک. لە ئێواری 12 شوباتی 1939 پەیوەندیەک بە حەسەن بەنناوە کرا کە گوایە نوێنەری حکوومەت لە بارەگەی کۆمەڵی گەنجانی موسڵمان لە شەقامی ڕامسی چاوەڕێیەتی بۆ گفتوگوی ئاشتەوایی. بەننا چوو، بەڵام هیچ نوێنەرێکی حکوومەت لەوێ نەبوو. کاتێک کاتژمێر بوو بە 8:15 خولەکی شەو، بەننا و زاوایەکی لە بیناکە هاتنە دەرەوە بۆ ئەوەی تەکسیەک بگرن. هەرکە سواری تەکسێکە بوون، لە پڕێکدا کارەبای تەواوی شەقامەکە کوژایەوە و تاریکایەکی مطلق باڵی کێشا. 2 پیاو لە تاریکەکەدا دەرکەوتن، دەرگای تەکسیەکەیان کردە و دەستڕێژی گولیان لە حەسەن بەننا کرد. بەننا بە برینداری خۆی گەیاندە نەخۆشخانەی قەسرولعەینی، بەڵام بەپێی گێڕانەوە مێژوویەکان فەرمان کرابوو کە هیچ پزیشکێک بۆی نییە چارەسەری بکە. دوای چەند کاتژمێرێک لە خوێنبەر بوون، لە تەمەنی 43 ساڵیدا گیانی لەدەستدا. حکوومەت ڕێگەی نەدا هیچ کەسێک لە مەراسیمی ناشتنی تەرمەکەیدا بەشدار بێ، جگە لە باوکە بە تەمەنەکەی و ژنانی ماڵەکەی کە تەرمەکەیان لەسەر شانیان هەڵگرت و بەناو گەماڕۆی سەدان پۆلیسی چەکداردا بەرەو گۆڕستان بردیان. دامەزرێنەرەکە کوژرا، بزوتنەوەکە هەڵوەشێنرایەوە و زیندانەکان پڕ کران لە ئەندامانیان. دەوڵەتی میسری وای زانی کابوسەکە کۆتایی هات، بەڵام مێژوو سلماندی کە مەرگی حەسەن بەننا کۆتایی چیرۆکەکە نەبوو، بەڵکو تەنیا داخستنی پەردەی وەرزێکی سادە بوو بۆ ئەوەی لە پەنجاکاندا پەردە لەسەر تاریکترین و ڕادیکاڵترین وەرزی فکری ئەم بزوتنەوەیە هەڵبدرێتەوە. دوای تیرۆرکردنی حەسەن بەننا لە ساڵی 1939 بزوتنەوەی ئیخوان موسلیمین تووشی زۆرێک لە شۆکی سەرکردایەتی و شەلەلێکی کاتی بوو. بۆ ئەوەی دەوڵەت هێور بکەنەوە، لە ساڵی 1951دا پیاوێکی ئاسایی و دادوەرێکی بەتەمەن و نرمی میسریان بە ناوی حەسەن هوزەیبی کرد بە مورشیدی گشتی. بەڵام لەو کاتەدا لە ناو ژوورە نهێنیەکانی سوپای میسردا گەردەلوولێکی گەورەتر خەریک بوو دروست دەبوو. لە 23 تەمموزی ساڵی 1952 ڕێکخراوی ئەفسەرە ئازادەکان بە سەرۆکایەتی جەمال عەبدولناسر و محەممەد نەجیب کودەتایەکی سپیان بەسەر مەلیک فاروقدا کرد و کۆتاییان بە دەسەڵاتی پاشایەتی هێنا. مێژوو پێمان دەڵێت کە لەو چرکە ساتەدا ئیخوانەکان لەو پەڕی دڵخۆشیدا بوون. پەیوەندیەکی نهێنی زۆر توند و تۆڵ لە نێوان ئەفسەرە کودەتاچیەکان و سەرکردەکانی ئیخواندا هەبوو. تەنانەت بەشێک لە ئەفسەرەکان وەکو کەمالەدین حوسێن و عەبدولمونعیم عەبدوڵڕەئوف خۆیان پێشتر سوێندی ئەندامێتیان لە ناو ئیخواندا خواردبوو. لە یەکەمین مانگەکانی دوای شۆڕشدا جەمال عەبدولناسر سەردانی گۆڕی حەسەن بەنای کرد و لە وتارێکدا وتی: ئێمە هەمومان لەسەر ڕێبازەکەی حەسەن بەناین. کاتێک لە کانونی دووەمی 1953دا عەبدولناسر بڕیاری هەڵوەشانەوەی گشت حیزبە سیاسیەکانی میسریدا، تەنیا بزوتنەوەی ئیخوانی بەخشی، بەو پاساوی کە ئەوان کۆمەڵەیەکی ئاینین نەک حیزبێکی سیاسی. بەڵام ئەم مانگی هەنگوینیە زۆر کورد بوو. لێرەدا هاوکێشەیەکی سایکۆلۆژی و سیاسی کوشندا دروست بوو. جەمال عەبدولناسر دەیویست ئیخوان وەکو ئامرازێکی جەماوەری بەکار بهێنێت بۆ چەسپاندنی شەرعیەتی خۆی، بەبێ ئەوەی هیچ دەسەڵاتێکی ڕاستەقینەیان پێ بدات. لە بەرامبەردا ئیخوان پێیان وابوو کە سوپا تەنیا هێزێکی جێبەجێکارە و دەبێت وڵات ڕادستی مورشیدی ئیخوان بکەن بۆ ئەوەی دەستورێکی ئیسلامی بۆ دابنێ. 2 شۆفێر دانویست 1 ئۆتۆمبیل لێ بخوڕن. دیار بوو کە پێکدادانەکە حتمی بوو. خاڵی وەرسەرخانە گەورەکە لە 26 تشرینی یەکەمی 1954 لە شاری ئەسکەندەریە ڕوویدا.
ڕووداوێک کە بە ڕووداوی گۆڕەپانی منسشیا ناسراوە. جەمال عەبدولناسر لە گۆڕەپانەکەدا لە وتارێکی ڕاستە و خۆی ڕادیۆییدا قسەی بۆ دەیان هەزار کەس دەکرد. لە پڕێکدا 8 فیشەک بەرەو سەکۆکەی عەبدولناسر تەقێنران. فیشەکەکان بەلای سەریدا تێپەڕین و نەیان پێکا. جەمال عەبدولناسر بەبێ ئەوەی ڕابکات لەسەر مایکەکە بە دەنگێکی لەرزی و جۆشدارەوە هاواری کرد. ئەی هاوڵاتیان، با خوێنم فیدای ئێوە بێت. ئەگەر جەمال عەبدولناسر بمرێت هەمووتان جەمال عەبدولناسرن. ئەم چەند سرکەیە گەورەترین دیاری مێژوو بوو بۆ جەمال عەبدولناسر. دەست بەجێ ڕاگەیەنرا کە تەقەکەرەکە پیاوێکی سەر بە دەستگا تایبەتەکەی ئیخوان بووە بە ناوی مەحموود عەبدوللەتیف. ئایا بەڕاستی ئیخوان پلانی کوشتنی ناسریان هەبوو یان وەک بەشێک لە مێژوونووسان دەڵێن شانۆگەریەکی دەستگای هەواڵگیری بوو بۆ لە ناوبردنیان؟ وەڵامەکە هەرچیەک بێت ئەنجامەکە یەکشت بوو: کردنەوەی دەرگای دۆزەخ. لە تشرینی دووەمی 1954دا گەورەترین هەڵمەتی ڕاوەدوونان لە مێژووی میسردا دەستی پێکرد. زیاتر لە 20,000 ئەندامی ئیخوان خرانە زیندانە سەربازیەکانەوە. دادگایەکی گەل بە سەرۆکایەتی ئەفسەر جەمال سالم پێکهێنرا کە لە شانۆیەکی تراژیدی دەچوو. 6 لە گەورەترین سەرکردەکانی ئیخوان لە نێوانیاندا یاساناس عەبدولقادر عۆدە و شێخ محەممەد فەرغەلی لە سێدارە دران. لەم تاریکایەی زیندانەکاندا و لەناو ژوورەکانی ئەشکەنجەی زیندانی سەربازی و زیندانی لیمان توورەدا کەسایەتیەک لەدایک بوو کە تەواوی فکری ئیسلامی بۆ سەدەیەک دوای خۆی گۆڕی: سەید قوتب. سەید قوتب کێ بوو؟ پێش ئەم ڕووداوانە ئەو پیاوێکی ئاینی نەبوو، بەڵکو نووسەر و ڕەخنەگیری ئەدەبی و شاعیرێکی مۆدێرن بوو کە بەجلی ئەوروپی و بۆین باغەوە لە قاهیرە دەسوڕایەوە و سەرسامی شێوازی ئەدەبی عەقاد و تەها حوسێن بوو. لە ساڵی 1948دا وەزارەتی پەروەردەی میسر سەید قوتبی نارد بۆ ئەمریکا، بۆ ویلایەتی کۆلۆرادۆ، بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە سیستەمی پەروەردەی ئەمریکی بکە. قوتب 2 ساڵ لە ئەمریکا مایەوە، بەڵام لە جیاتی ئەوەی سەرسامی مۆدێرنیتە بێت بەڕقێکی ئەفسانەیەوە لە ڕۆژ ئاوا گەڕایەوە. ئەو لە یادەشتەکانیدا ئەمریکای بە شارستانێتێکی مادی بێڕۆح پڕ لە ڕەگەز پەرستی و نقم بوو لە ئارەزوەکاندا وەسف کرد. کاتێک لە شوباتی 1949دا لە ناو نەخۆشخانەیەکی ئەمریکادا بوو، بینی کە ڕۆژنامەکان هەواڵی تیرۆرکردنی حەسەن بەنایان بڵاو کردوتەوە و خەڵکی ئەو ناوچەیە کە لایەنگیری ئیسرائیل بوون دڵخۆشی خۆیان دەردەبڕن. ئەم چرکە ساتە وای لە سەید قوتب کرد بڕیار بدات دوای گەڕانەوەی بۆ میسر لە ساڵی 1951 پەیوەندی بە ڕیزەکانی ئیخوانەوە کردو بوو بە سەرنووسی ڕۆژنامەکەیان. کاتێک لە 1954دا سەید قوتب خرایە زیندانەوە، پیاوێکی تەمەن 48 ساڵ بوو، نەخۆشی شەکرە و هەوکردنی سیەکانی هەبوو. بەپێی بەڵگەنامەکان لە زیندانی سەربازیدا بە سەختی ئەشکەنجە درا. لەو کاتەدا بەرپرسی زیندانەکە ئەفسەرێکی دڵڕق بوو بە ناوی حەمزە بەسیۆنی کە بەپێی گێڕانەوەی زیندانیەکان جارێکیان بە زیندانیەکانی وتبوو: ئەگەر خواکەتان بێتە خوارەوە لێرە ئەوە ئەویش دەخەمە ژووری تاکە کەسیەوە. ئەم جۆرە قسانە و ئەو دڵڕقیە بێوێنەیە لە ناو مێشکی سەید قوتبدا شیکاریەکی فەلسەفی و مەترسیداری دروست کرد. ئەو لە خۆی پرسی: ئەم ئەفسەر و سەربازانەی ئێمە ئەشکەنجە دەدەن ناویان محەممەد و ئەحمەدە، بەجلی سوپای میسرەوەن کە بانگ دەدا دەچن نوێژ دەکەن، ئایا ئەمانە بەڕاستی موسڵمانن؟ وەڵامەکەی سەید قوتب بۆ ئەم پرسیارە بوو بە گەورەترین بوو مەلەرزەی فکری: نەخێر، ئەمانە موسڵمان نین، ئەمانە لە جاهیلیەتدان. قوتب لە ناو زیندانەوە بەنێهێنی و لەسەر کاخەزی جگەرە و پەڕەی بچووک پەرتووکێکی نووسی بە ناوی معالم فی ئەتەریق یاخود پێشوێنەکانی سەرڕێگا. ئەم پەرتووکە تەنیا کتێبێک نەبوو، بەڵکو مانیفیستۆی لەدایکبوونی جیهادیزمی ڕادیکاڵ بوو. قوتب لەم کتێبەدا 3 چەمکی مێژووی داهێنا کە پێشتر بەو توندیە لە فکری ئیسلامیدا بوونیان نەبوو. یەکەم، جاهیلیەتی سەردەم. قوتب وتی جاهیلیەت قۆناغێکی مێژووی پێش ئیسلام نییە کە تێپەڕی بێت، بەڵکو حاڵەتێکە هەر کۆمەڵگەیەک کە مرۆڤ تێیدا یاسا بۆ مرۆڤ دابنێت ئەو کۆمەڵگەیەکی جاهیلە. بەم پێیە کۆمەڵگەی میسری دەوڵەتی عەبدولناسر، ئەمریکا و سۆڤێت و تەواوی جیهان لە خاڵی سفر و لە جاهیلیەتی مطلقدان. دووەم، حاکمیەت. مافی یاسادانان تەنیا هی خودایە. پەرلەمانێک کە یاسایەک دەردەکات خۆی کردووە بە هاوبەشی خوددا، بۆیە هەر فەرمانڕەوایەک بە یاسای ئیسلام حکوم نەکات کافرە و دەبێت بڕوخێنرێت.
سێم، پێشەنگی باوەڕدار. قوتب وتی ناتوانین ئەم جیهانە بە نەرمی ساک بکەینەوە، دەبێت گروپێکی بچووک و پوخت خۆیان لەم کۆمەڵگە جاهیلیە داببڕن، پاشان لە ڕووی فکری و جەنگیەوە خۆیان ئامادە بکەن و لە ڕێگەی جیهادەوە سیستەمە جاهیلیەکان تێک بشکێنن. لە ساڵی 1964دا بەنێوەندگیری سەرۆکی عێراق عەبدولسەلام عارف، عەبدولناسر بڕیاری ئازادکردنی سەید قوتبیدا، بەڵام کتێبەکەی مەعالم فی الطەریق پێشتر لە چاپ درابوو و وەکو ئاگر لە ناو گەنجە بێهیواکانی ئیخواندا بڵاو ببووەوە. لە ماوەی کەمتر لە ساڵێکدا گەنجان ڕێکخراوێکی نهێنی چەکداریان لەسەر بنەمای فکری ئەم کتێبە دروست کرد کە بە ڕێکخراوی 65 ناسراوە. ئامانجیان تەقاندنەوەی وێزگەکانی کارەبا و کوشتنی عەبدولناسر بوو. لە ئابی 1965دا دەستگای هەواڵگیری میسر سەرەداوی ڕێکخراوەکەی ئاشکرا کرد. سەید قوتب جارێکی تر دەستگیر کرایەوە. ئەم جارە جەمال عەبدولناسر بڕیارێکی یەکلاکەرەوەیدا تێگەیشت کەنوکە قەڵەمەکەی قوتب لە دەمانچەکەی مەحموود عەبدوللەتیف مەترسیدارترە. لە دادگایەکی خێرادا سەید قوتب بە لە سێدارەدان حکم درا. لە شەوی 28 ئابی ساڵی 1966 پێش جێبەجێکردنی حکومەکە ئەفسەرەکان شێخێکی پەیمانگەی ئەزهەریان نەردە ناو ژوورەکەی سەید قوتب بۆ ئەوەی پێشمەرگ شەهادەتی پێبهێنێت. گێڕانەوە مێژوویەکان دەڵێن سەید قوتب بە زەردەخەنێکی تاڵ و پڕ لە لوودبەرزی فکریەوە سەیرێکی شێخەکەی کرد و پێیوت: مامۆستا، تۆ هاتووی بە مۆڵەتی ئەم دەوڵەتە تاغوتە فێری شەهادەتم بکەیت لە کاتێکدا من لەسەر ئەوە لە سێدارە دەدرێم کە دەڵێم لا ئیلاهە ئیلا الله. بڕۆ نوێژەکەی خۆت بکە و موچەکەت وەربگرە. لە بەیانی 29 ئابی ساڵی 1966 پیاوە جلسپێکە خرایە ژێر پەتی سێدارەوە. عەبدولناسر وای زانی بە کوشتنی سەید قوتب فکرەکەی لە ناو گۆڕێکی بێناو نیشاندا شاردوێتەوە. بەڵام لێرەدا ئەو پرسیارە گەورەیە دروست دەبێت کە دەبێت هەموو بینەرێک لە خۆی بپرسێت. کاتێک ناسر پەتی سێدارەی خستە ملی سەید قوتب، ئایا سەرکردەیەکی لە ناوبەرد یان گەورەترین دیاری پێشکەش بە ڕادیکالیزمی ئیسلامی کرد کە بۆ نیو سەدەی داهاتوو جیهان بسووتێنێت؟ دیاری دروستکردنی شەهیدێک. ئەم کتێبەی قوتب چەند ساڵێک دواتر بوو بە پەرتووکی گیرفانی عەبدوڵڵا عەزام، پاشان ئوسامە بن لادن و دواتر ئەیمەن زەواهیری و ئەبوو موسعەب زەرقاوی. بەڵام ئایا ئەم فکرە توندەی قوتب چۆن بەڕێک کەوت لەگەڵ سەمکی نیشتیماندا؟ ئایا ئیخوانەکان وڵاتیان وەکو خاک دەبینی یان وەک ئایدۆلۆژیا؟ ئەمە ئەو گەشتە فکریە قوڵەیە کە لە بەشی دواتردا وەڵامە شۆکەرەکەی دەدەینەوە. دوای لە سێدارەدانی سەید قوتب پرسیارێک لە ناو مێشکی هەموو چاودێرێکی مێژوویدا زەنگی لێدەدا: ئەگەر دەوڵەتی میسر لای ئیخوان کۆمەڵگەیەکی جاهیلی بێت، ئەی کەواتە نیشتیمان لای ئەوان چییە؟ ئەمە ئەو پرسیارە ئاڵۆزەیە کە دەمانباتە ناو دڵی گەورەترین ململانەی فکری سەدەی 20م لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ململانەی نێوان سەمکی نیشتیمان کە سنوور و پاسپۆرت و پێناسەی هەیە لەگەڵ سەمکی ئومەت کە تەنیا بیر و باوەڕ پێناسەی دەکات. بەو پەڕی بێلایەنی ئەکادیمی و مێژوویەوە بچینە ناو مێشکی حەسەن بە ناو سەرکردەکانی ئیخوانەوە، بزانین ئەوان نەخشەی جیهانیان چۆن دەبینی. لە زانستی سیاسەتی مۆدێرندا دەوڵەتی نەتەوەیی بەرهەمی پەیماننامەی وێستفالیایە، پارچە زەویەکە سنوورێکی نێو دەوڵەتی دانپێدانراوی هەیە، ئاڵایەکی هەیە و سرودێکی نیشتیمانی هەیە و تەواوی ئەوانەی لەناو ئەو سنوورەدا دەژین بە بێگوێدانە ئاین و نەتەوە پێیان دەوترێت هاوڵاتی. بەڵام لای حەسەن بەننا ئەم پێناسەیە تەنیا فێڵێکی ڕۆژ ئاواییە بۆ پارچەکردنی جەستەی ئیسلام. بەننا لە نامیلکەی دەعوەتونا بانگەوازەکەی ئێمەدا تێڕوانینی خۆی بۆ نیشتیمان پەروەری دابەش دەکات بەسەر چەند زۆرێکدا. بۆ ئەوەی غەدر لە مێژوو نەکەین، بەننا نەیوتووە مرۆڤ نابێت خاکی خۆی خۆش بوێت، بەڵکو بەم شێوەیە پۆڵینی کردوون. یەکەم، نیشتیمان پەروەری سۆزداری، ئەوەی کە تۆ حەزت لە هەوای شارەکەتە، حەزت لە خواردنی دایکتە، حەزت لەو شەقامەیە کە لەی گەورە بوویت. بەننا دەڵێت ئەمە شتێکی سروشتی و ئیسلام ڕێگیری لێ ناکات. دووەم، نیشتیمان پەروەری ئازادی، ئەوەی کە خاکی میسر داگیر کراوە و دەبێت شەڕ بکەین بۆ دەرکردنی ئینگلیس، ئەمەش بە ئەرکێکی ئاینی دەزانێت. سێم، نیشتیمان پەروەری پارچە بوون کە لێرەوە کێشەکە دەست پێ دەکا. بەننا دەڵێت ئەگەر بڵێ من میسریم پێش ئەوەی موسڵمان بم، یان بڵێیت میسر بۆ میسرەکانە، ئەوە فکرەیەکی جاهیلیە،
چونکە موسڵمانێکی ئەندەنووسی یان موسڵمانێکی نەیجیری خاوەنی هەمان مافە لەسەر خاکی میسر کە هاوڵاتیەکی میسری هەیەتی. لێرەدا بیرمەندانی یاسایی دەستوری پرسیارێکی کوشندە لە ئایدۆلۆژیای ئیخوان دەکەن. باشە ئەگەر موسڵمانێکی ئەندەنووسی لە قاهیرە خاوەنی تەواوی مافی هاوڵاتی بوون بێت تەنیا لەبەر ئەوەی موسڵمانە، ئەی هاوڵاتیەکی قیتبی مەسیحی میسری کە باپیرە گەورەکانیان هەر لەم خاکەدا بوون و هەڕەمی میسریان دروست کردووە مافی چییە؟ وەڵامی فکری ئیخوان بۆ ئەمە گەڕانەوەی بۆ دابەشکاریە کلاسیکێکی مێژووی فقهی ئیسلامی. جیهان دابەش دەبێ بەسەر دوو بەرەدا، داڕول ئیسلام کە ماڵی ئیسلام و داڕول حەرب و ماڵی جەنگ. لای ئەوان نیشتیمان جوگرافیا نییە بەڵکو عەقیدەیە. حەسەن بەنا دەڵێت هەر بەسە زەویە کە ناوی خودای لێ بهێنرێت ئەوە نیشتیمانی ئێمەیە. بۆ ئەوەی تێبگەین ئەمە لە پراکتیکدا چەندە مەترسیدار بوو بۆ سەرچەمکی دەوڵەتی مۆدێرن. با سەیرێکی پلانە 6 قۆناغیەکەی ئیخوان بکەین کە بە مامۆستاییکردنی جیهان ناسراوە. ئیخوان پێیان وایە گەیشتن بە لووتکە پێویستی بەم 6 هەنگاوەیە. یەکەم دروستکردنی تاکی موسڵمان، دووەم دروستکردنی خێزانی موسڵمان، سێم دروستکردنی کۆمەڵگەی موسڵمان، چوارەم دامەزراندنی حکوومەتی ئیسلامی واتە وەرگرتنی دەسەڵات لە میسر یان سووریا، پێنجەم گەڕاندنەوەی خلافەتی ئیسلامی، شەشەم مامۆستایەتیکردنی جیهان. سەرنجی خاڵی پێنجەم بدەن. لای ئیخوان وەرگرتنی کورسی سەرۆکایەتی لە قاهیرە یان بوون بە سەرۆک وەزیران ئامانجی کۆتایی نییە، بەڵکو تەنیا وێزگێکی کاتیە بۆ ئەوەی ئەو دەوڵەتە هەڵبوەشێنەوە و بیکەن بە بەشێک لە ئیمپراتۆریەتێکی گەورەتری بێسنوور. لای ئەوان سنوورەکانی سایکس پیکۆ تەنها مەڕەکەبی سەر کاخەزن و دەبێت بسڕێنەوە. ئەم تێڕوانینە لە 50کان و 60کاندا ئیخوانی خستە ناو خوێناویترین زەنگی فکریەوە لەگەڵ گەورەترین ڕکابەری ئەو سەردەما، نەتەوە پەرستی عەرەبی بە سەرۆکایەتی جەمال عەبدولناسر و حیزبی بەعس. با بەراوردێکی فکری خێرا بکەین بۆ ئەوەی بزانین بۆچی ئەم دوو بەرەیە نەیان دەتوانی پێکەوە بژین. جەمال عەبدولناسر و میشل عەفلەق دەیان پرسی ئێمە کەین؟ وەڵامەکەیان ئەوە بوو ئێمە عەرەبین، واتە عەرەبێکی مەسیحی لە بەیروت لەگەڵ عەرەبێکی موسڵمان لە دیمەشق بران، بەڵام موسڵمانێکی تورک یان موسڵمانێکی کورد بێگانن. حەسەن بەناو سەید قوتب دەیان پرسی ئێمە کەین؟ وەڵامەکەیان ئەوە بوو ئێمە موسڵمانین، واتە موسڵمانێکی تورک یان پاکستانی لەگەڵ عەرەبێکی موسڵمانی قاهیرە بران، بەڵام مەسیحیەکی عەرەب لە دەرەوەی بازنەی برایەتیدایە. ئەم دوو تێڕوانینە لە یەک کاتدا نەیان دەتوانی لە ناو یەک جوگرافیادا جێی خۆیان بکەنەوە. بەڵام با لە تیۆریەوە بینە سەرزەوی با بزانین کاتێک سەرکردەیەکی ئیخوان لەو پەڕی دڵڕاستی خۆیدا قسە دەکات ئەم فکرەیە چۆن لە زاریەوە دێتە دەرەوە. لە ساڵی 2004دا مۆرشیدی گشتی ئەو کاتی ئیخوان موسلیمین محەممەد مەهدی عاکف چاو پێکەوتنێکی ڕۆژنامەوانی لەگەڵ ڕۆژنامەیەکی میسریدا کرد. ڕۆژنامە نووسەکە پرسیاری لێکرد دەربارەی چەمکی نیشتیمان و ئەگەری ئەوەی کەسێکی نامیسری ببێت بە فەرمانڕەوای میسر. مەهدی عاکف بەبێ ئەوەی بیر بکاتەوە ڕستەیەکی وت کە بوو بە گەورەترین بوومەلەرزەی سیاسی لە مێژووی مۆدێرنی میسردا. ئەو وتی بە نەفرەت بێت میسر و باوکی میسریش و ئەوەشی لە میسردایە. من پێم باشترە موسڵمانێکی مالیزیا حکومی میسر بکات نەک میسرەکانی ناموسڵمان. کاتێک ئەم قسەیە بڵاو بۆەوە شەقامی میسری شۆک بوو. ئیخوانەکان خێرا کەوتنە خۆیان و وتیان قسەکەی لە کاتی تووڕێیدا کردووە و لە سیاق دەرکێشراوە، بەڵام زانایانی سیاسەت وتیان نەخێر. مەهدی عاکف هەڵی نەکردووە، ئەو تەنیا بە بێمەبەست حەقیقەتە فقهی و ئایدۆلۆژیەکەی ناو دڵی بزوتنەوەکەی درکاندووە. ئەمە ئەو تەڵە گەورەیەیە کە ئیخوان بە درێژایی 80 ساڵ تێیدا دەژیا. تۆ لەلایەکەوە دەتەوێت بچیتە ناو پەرلەمانی میسرەوە، سوێن بە دەستوری میسر بخۆی و داوا لە هاوڵاتی میسری بکەیت دەنگت پێ بدات بۆ ئەوەی کێشەی ئاو کارەبا و ئابووری خاکی میسر بۆ چارەسەر بکەیت. لەلایەکی ترەوە لە ناو ژوورە نهێنیەکانتدا بە گەنجەکانت دەڵێ ئەم ئاڵایە ئەم پەڕۆیە، ئەم سرودە نیشتیمانیە بیدعەیە و ئەم سنوورە زیندانە. ئەم دوو فاقیە ئایدۆلۆژیە وای کرد کە دەوڵەتە عەرەبیەکان هەمیشە ئیخوان وەکو ئاتوورێکی ناوخۆی و هەروەها وەکو هێزێکی دەرەکی سیر بکەن کە دڵسۆزی بۆ ڕێخستنە جیهانیەکە لە پێش دڵسۆزیەتی بۆ ئەو پاسەپۆرتەی کە هەڵی گرتووە. بەڵام پرسیارە گەورەکە لێرەدا ئەوەیە کاتێک ناسر مرد و ئەنوەر سادات هاتە سەر حکوم لە ساڵی 1970
ئیخوانەکان چۆن توانیان لەم قەیرانە فیکریە ڕزگاریان بێ، چۆن لە زیندانە تاریکەکانەوە خۆیان خزاندە ناو زانکۆکان، سندیکاکان و تەنانەت بازاڕەکانی کەندا و تاوای لێها لە ساڵی 2011دا کلیلەکانی کۆشکی کۆماریان وەرگرت. ئەمە ئەو گەشتە سەرسوڕهێنەرەیە کە لە بەشی دواتردا باسی دەکەین. لە زیندانەوە بۆ کۆشکی کۆماری 84 ساڵ چاوەڕوانی بۆ یەک چرکە. لە 28 ئەیلولی ساڵی 1970دا دڵی جەمال عەبدولناسر لە لێدان کەوت. ئەو پیاوەی بۆ ماوەی 16 ساڵ ئیخوانی لەناو قەفەزی ئاسنین و ژوورە تاریکەکانی لیمان توورەدا هێشتبووەوە. لە پڕێکدا بوو بەڕابردوو. کاتێک جێگیرەکەی ئەنوەر سادات چووە ناو کۆشکی عابدینەوە لە بەردەم نەخشەیەکی سیاسی پڕ لە میندا وەستا بوو. سادات پیاوێکی زیرەک و تاسەر ئێسک پراگماتیک بوو. ئەو دەیزانی کە دەوڵەتی قوڵی میسر لەو کاتەدا لە ژێر کۆنتڕۆڵی چەپەکان، ناسڕیەکان و لایەنگرانی یەکێتی سۆڤیەتدا بوو کە بە چاوی سوکایەتیەوە سەیریان دەکرد و پێیان دەوت سەرۆکە کاتێکە. سادات پێویستی بەهێزێکی جەماوەری گەورە بوو بۆ ئەوەی باڵی چەپی پێ ببڕێتەوە. لێرەوە سادات گەورەترین و مەترسیدارترین قوماری سیاسی ژیانی خۆی کرد. کردنەوەی دەرگای زیندانەکان بۆ ئیسلامیەکان. لە سەرەتای ساڵانی هەفتاکاندا سادات پەیوەندی بە سەرکردە نەرمەکانی ئیخوانەوە کرد و پێیوتن: وەرنە دەرەوە، مزگەوت و زانکۆکان بۆ ئێوە، بەڵام سیاست و دەوڵەت بۆ من. ئیخوانەکان کە لە زیندان هاتنە دەرەوە ڕێک خراوێک بوون لە ڕووی جستەییەوە ماندوو، بەڵام لە ڕووی مۆڕاڵەوە لە لووتکەدا بوون. لەو قۆناغەدا کەسایەتیەک بوو بە مورشیدی گشتی ئیخوان کە تەواو پێچەوانەی سەید قوتب بوو، پیاوێکی بە تەمەنی یاساناس لە بنەماڵەیەکی دەوڵەمەند و ئەرستۆکراتی میسری بە ناوی عومەر تەلەمسانی. تەلەمسانی پیاوی پێکەنین و دیبلۆماسیەت بوو. ئەو فەلسەفەی سەبر و خۆخزاندنی هێواشی پیادە کرد. تەلەمسانی بە گەنجەکانی وت: ئێمە لەگەڵ سادات جەنگ ناکەین، ئێمە دەبین بە بەشێک لە خانە خوێنیەکانی ئەم کۆمەڵگەیە. لە ماوەی چەند ساڵێکدا ئیخوانەکان کۆنتڕۆڵی تەواوی یەکێتی خوێندکارانی زانکۆکانی میسریان کرد. بەڵام لێرەدا پرسیارێکی گەورە دروست دەبێت: ئایا سادات وای زانی دەتوانێت پشیلەیەک گەورە بکات و هەر کاتێک ویستی بیخاتەوە ناو قەفەزەکەی؟ چی ڕوودەدات کاتێک پشیلەکە دەبێت بە پڵنگ و برسی دەبێت؟ ئەو پڵنگە لە ساڵی 1970 و پاشان لە ساڵی 1970دا دەرکەوت. کاتێک ئەنوەر سادات سەردانی قودسی کرد و پەیمان نامەی کامپ دەیڤدی لەگەڵ ئیسرائیل واژۆ کرد، ئیخوانەکان کە پێشتر بێدەنگ بوون ئەم جارە جەنگی جەماوەریان ڕاگەیان. سادات کە زانی قومارەکەی دۆڕاندووە، لە ئەیلولی ساڵی 1970دا بڕیاری دەستگیرکردنەوەی هەموانیدا. بەڵام درەنگ ببوو. لە 6 تشرینی یەکەمی ساڵی 1970دا لە کاتی نمایشێکی سەربازیدا ئەفسەرێکی گەنجی سەر بە گروپە جیهادیەکان بە ناوی خالید ئیسلامبولی لەبار هەڵگیرەکەی دابەزی و ساداتی لە ناو سەکۆی شانازیەکەیدا خەڵتانی خوێن کرد. سادات ڕۆیشت و جێگیرەکەی حوسنی موبارەک هات. موبارەک بۆ ماوەی 30 ساڵ لە 1981 بۆ 2011 حکومی میسری کرد. فەلسەفەی موبارەک بەرامبەر بە ئیخوان فەلسەفەیەکی ئەمنی بوو کە پێی دەوترێت کۆنتڕۆڵکردن و گەماڕۆدان نەک بنبڕکردن. موبارەک نەیویست وەکو ناسر هەمویان لە سێدارە بدات تا نەبن بە پاڵەوان و نەشی ویست وەکو سادات ئازادی مطلقیان پێ بدات. یاریەکی موبارەک یاری پشیلە و مشک بوو. هەر کاتێک ئیخوان کەمێک بەهێز بوونایە لە بەرامبەردا 100 سەرکردیانی دەگر. دوای 6 مانگ ئازادی دەکردن و 100 تری دەگر. ئەمە وای کرد ئیخوان لە ناو میسردا فێری گەورەترین داهێنانی خۆیان ببن، دروستکردنی دەوڵەتی هاوتەریب. چۆن؟ کاتێک حکوومەتەکەی موبارەک گەندەڵ بوو، نەخۆشخانە حکومیەکان پیس بوون و قوتابخانەکان بێ مامۆستا بوون. ئیخوانەکان چوونە ناو سندیکا پیشەیەکانەوە، سندیکای پزیشکان، ئەندازیاران و پارێزەران و دەرمانسازان. ئەگەر هاوڵاتیەکی هەژاری میسری نەخۆش بکەوتایە، نەدەچوو بۆ نەخۆشخانەی حکوومەت، بەڵکو دەچوو بۆ نەخۆشخانەی سندیکای پزیشکان کە ئیخوان بەڕێوەیان دەبرد. لەوێ پزیشکەکە بە زەردەخەنەوە پێشوازی لێ دەکرد، پارەیەکی زۆر کەمی لێ دەسەند و لە کاتی دەرچوونیشیدا نامیلکیەکی ئاینی حەسەن بەنای دەخستە ناو گیرفانیەوە. ئیخوان بەم شێوەیە لە خوارەوە بۆ سەرەوە کۆمەڵگەی میسریان ئیخوانی زەکرد. لە هەمان کاتدا لە دەروی میسر شتێکی گەورەتر ڕووی دەدا کە مێژوو نووسان پێی دەڵێن شۆڕشی $90. لە
لە ساڵانی حەفتاکان و هەشتاکاندا هەزاران ئەندام و سەرکردەی ئیخوان کە لە میسر و سووریاوە هەڵاتە بوون چونە ناو وڵاتانی کەنداو وەکو سعودیە و کوێت و قەتەر و ئیمارات. لەوێ بوون بە مامۆستای زانکۆ، داڕێژەری پرۆگرامەکانی خوێندن و گەورە بازرگان. ئەوان لە کەندا و فکری بانکی ئیسلامی و کۆمپانیا زەبەلاحەکانی وەبەرهێنانیان داهێنا وەکو بانکی تەقوا. لێرەوە ئیخوان لە گروپێکی ناوسەییەوە بوو بە ڕێخستنی جیهانی، خاوەنی ملیاران دۆلارە، کەناڵی میدیای و لۆبی گەورە لە ئەوروپا و ئەمریکا. کاتێک ساڵی 2005 هات، گوشارێکی نێودەوڵەتی گەورە لەسەر موبارەک هەبوو لەلایەن ئەمریکاوە لە سەردەمی جۆرج بوش بۆ ئەوەی هەڵبژاردننی دیموکراسی بکات. موبارەک کەمێک دەرگای هەڵبژاردننی کردەوە، ئەنجامەکە شۆکەر بوو. ئیخوان موسلیمین بە دروشمی ئیسلام چارەسەرە وەک کاندیدی سربەخۆ 88 کورسی پەرلەمانی میسریان بردەوە، واتە 120 کورسیەکان. موبارەک کە ئەمەی بینی خێرا دەرگاکەی داخستە وتی ئەگەر من بڕۆم ئەمانە دێنە شوێنم، بەڵام مێژوو خێراتر بوو لە حیساباتەکانی موبارەک. گەیشتینە کانونی دووەمی ساڵی 2011 بەهاری عەرەبی ڕوویدا لە تونسەوە گەیشتە قاهیرە. لێرەدا دەبێت حەقیقەتێکی مێژووی بێلایەنانە بڵێن کە زۆر جار لە میدیاکاندا دەشێوێنرێت. ئیخوان موسلیمین شۆڕشی 25 کانونی دووەمی ساڵی 2011یان دەست پێ نەکرد، کاتێک گەنجە لیبرال و ئەلمانیەکان وەکو بزوتنەوەی 6/4 و پەیجی کولونا خالیدون سعید داوای خۆپێشاندانیان کرد لە 25 کانونی دووەمدا نووسینگەی ڕێنوێنی ئیخوان مەکتەب ئیرشاد بەیان نامەیەکی دەرکردووتی ئێمە وەک ڕێکخرا و بەشداری ناکەین، بەڵام گەنجەکانمان سربەستن. ئیخوانەکان زۆر وریا بوون، نەیان دەویست بچنە ناو شەڕێکەوە کە دڵنیا نەبوون لە برنەوەی، چونکە دەیانزانی ئەگەر شۆڕشەکە شکست بهێنێت موبارەک تەنیا ئەوان لە سێدارە دەدات. بەڵام لە ڕۆژی 28 کانونی دووەم کە بەهێنی تووڕێی ناسراوە، کاتێک هێزەکانی پۆلیس لە شەقامەکاندا تێکشکان و سوپا هاتە سەر شەقام، سەرکردەکانی ئیخوان لە دەوری یەک مێز کۆبوونەوە و سەیری یەکتریان کرد. تێگەیشتن کە موبارەک بەڕاستی خەریکە دەڕوخێت. لەم چرکە ساتەدا ئیخوان بڕیاریدا تەواوی هێزی ئۆرگانی خۆی بباتە ناو گۆڕەپانی تەحریرەوە لە شەوی 2 شوباتی ساڵی 2011 کە بە شەڕی وشترەکە ناسراوە، کاتێک بەڵتەزیەکانی سەر بە حیزبی موبارەک بە سواری وشتر و ئەسپەوە هێرشیان کردە سەر گۆڕەپانی تەحریر بۆ ئەوەی گەنجەکان بڵاو پێ بکەن. ئەوەی لە هێڵی پێشەوەی بەرگریدا وەستا بوو و بەردی دەهاویشت و مەیدانەکەی پاراست، گەنجە ڕێکخرا و مەشق پێکراوەکانی ئیخوان موسلیمین بوون. لە 11 شوباتی ساڵی 2011دا حوسنی موبارەک دەستی لە کار کێشایەوە. گەنجە شۆڕش گێڕە بێلایەنەکان بە دڵخۆشیەوە گەڕانەوە ماڵەکانیان بۆ ئەوەی لەسەر فەیسبوک پۆست بکەن، بەڵام ئیخوانەکان نەگەڕانەوە. ئەوان خێرا چوونە ناو گەڕەکەکانەوە و حیزبێکی سیاسی فەرمیان دامەزران بەناوی حیزب الحوڕیە والعەدالە یاخود حیزبی ئازادی و دادپەروەری. ئەوان لەگەڵ ئەنجومەنی سەربازی کە وڵاتی بەڕێوە دەبرد ڕێککەوتنێکی تاکتیکیان کرد، پاشان پەرلەمانیان بردەوە. بەڵام گەورەترین تاقیکردنەوە هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار بوو لە 2012دا. ئیخوان سەرەتا بڕیاریاندا بوو کاندیدیان بۆ سەرۆکایەتی نەبێت تا سوپا و وڵاتانی ناوچەکە نەترسێنن، بەڵام تەماعی دەسەڵات زاڵ بوو. ئەوان بەهێزترین پیاوی ناو ڕێکخراوەکە کە ملیاردێر و داڕێژەری ئابووری ئیخوان بوو بە ناوی خێرت شاتر کاندید کرد، بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردن بە بیانووی دۆسی زیندانی پێشووی شاتەری دوورخستەوە. ئیخوانەکان کاندیدێکی یەدەگیان هەبوو، ئەندازیار و ئەکادیمیستێک کە لە ئەمریکا خوێندبووی بە ناوی محەممەد مورسی. لە شەقامی میسریدا بە شێوازێکی تەنز ئامێز ناویان لە مورسی ناتایە یەدەک، چونکە هەمووان دەیانزانی مورسی تەنیا سێبەر و جێبەجێکاری فەرمانەکانی خەیرت شاتەر و مورشیدی گشتیە. ململانی هەڵبژاردن گەیشتە خولی دووەم. محەممەد مورسی لە بەرامبەر ئەحمەد شەفیق کە دوا سەرۆک وەزیرانی سەردەمی موبارەک و نوێنەری دەوڵەتی قوڵ بوو، ڕۆژی 24 حوزەیرانی ساڵی 2012 هات. تەواوی میسر لە بەردەم شاشەی تەلەڤیزیۆنەکاندا بێدەنگ ببوون. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە پشت مایکەکەیەوە وەستا بوو. دوای کاخەز هەڵدانەوەیەکی زۆر و قسەکردنێکی درێژ ڕستە مێژوویەکەی وت. براوی پۆستی سەرۆکایەتی کۆماری میسری عەرەبی دکتۆر محەممەد مورسی عیسا عەیاتە بە بەدەستهێنانی 151.73 دەنگەکان.
گۆڕەپانی تەحریر تەقیەوە لە خۆشیدا. سەیرێکی ئەم وێنە مێژویانە بکەن، با کەمێک بوەستین و قورسایی ئەم سرکەیە بپێوین. لە ساڵی 1928 مامۆسایەکی گەنج لە چایخانەیەکی ئیسماعیلیەدا خەونێک دەنووسێت. لە 1939 تەرمەکەی لەسەر شانی ژنان دەبرێتە گۆڕستان چونکە پیاوان بۆیان نەبوو بەشدار بن. لە 1954 سەرکردەکانیان لە سێدارە دەدرێن. لە 1966 گەورەترین بیرمەندیان ملی بە پەتی سێدارە دەشکێنرێت و ئێستا لە حوزەیرانی 2012دا پیاوێک کە سوێندی گوێڕایاڵی بۆ مورشیدی ئیخوان خواردووە دەچێتە ناو کۆشکەکەی فیرعەونەوە لەسەر کورسیەکەی محەممەد عەلی پاشا لەسەر کورسیەکەی ناسر و سادات و موبارەکدا دەنیشێت. 84 ساڵ لە ژێرزەمینەکانەوە لە ناو خوێن و زیندانەوە بۆ سەر لووتکەی هەڕەمی دەسەڵات. بەڵام لێرەدا مێژوو ئەو پرسیارە گەورە و شۆکەرەمان لێ دەکات کە دەبێت ببێتە پردی پەڕینەوەمان بۆ بەشی کۆتایی. ئەگەر گەیشتن بە دەسەڵات خەونی 84 ساڵیان بوو، بۆچی ئەم ڕێکخراوە ئاسنینە ئەم زەبەلا حەجیهانیە نەیتوانی تەنانەت 368 ڕۆژ لەناو ئەو کۆشکەدا بمێنێتەوە؟ چه هەڵەیەکی کوشندەیان کرد کە وای کرد لە ماوەی 1 ساڵدا خەڵکی میسر لەو پڕی ئومێدەوە داوای لە سێدارەدانیان بکەنەوە. ئەمە ئەو کەوتنە تراژیدیەیە کە لە بەشی کۆتاییدا پەردەی لەسەر هەڵدەدەینەوە. کاتێک محەممەد مورسی لە حوزەیرانی 2012دا چووە ناو کۆشکی ئیتیحادیەوە، ئیخوانەکان لەو پەڕی سەرکەوتندا بوون، بەڵام لە ڕاستیدا ئەوان نەچوبوونە ناو کۆشکی فەرمانڕەواییەوە، بەڵکو چبوونە ناو گەورەترین تەڵەی مێژوویەوە. بۆ ئەوەی تێبگەین بۆچی خەونی 84 ساڵە تەنیا لە ماوەی 368 ڕۆژدا بوو بە خۆڵەمێش، دەبێت سەیری سێ هەڵەی کوشندەی ئیخوان موسلیمین بکەین لەو 1 ساڵەی حکومڕانیاندا. یەکەم، فەلسفەی ئیخوانیزەکردنی دەوڵەت. ئیخوانەکان نەیانتوانی لەو گرێ دەرونیە ڕزگاریان بێت کە 80 ساڵە وەکو ڕێکخراوێکی سێبەر و نهێنی کاریان کردووە. کاتێک بوون بە دەوڵەت، لەبەری ئەوەی پشت بە پسپۆڕان و تیکنۆکراتەکانی میسر ببەستن، دەستیان کرد بە لابردنی بەرپرسە ئاسایەکان و دانانی ئەندامانی ناوشانەکانی ئیخوان لە شوێنیان، لە وەزیرەکانەوە بگرە تا دەگاتە پارێزگارەکان و سەرۆکی شارەوانیەکان. لای ئیخوان دڵسۆزی بۆ ڕێخستنەکە لە پێش لێهاتووی بۆ دەوڵەت بوو. ئەمە وای کرد تەواوی دامەزراوەکانی دەوڵەتی میسر، دادوەری و پۆلیس و میدیا و کولتور هەز بکەن کە جەستەیەکی بێگانە خەریکە دایانلوشێت، بۆیە لە ناو خۆدا دەستیان کرد بە مانگرتن و ئیفلیسکردنی کارەکانی حکومەت. دووەم، بەیان نامە دەستوریەکەی تشرینی دووەمی ساڵی 2012. ئەمە ئەو چرکە ساتە بوو کە بزوتنەوەی لیبراڵ چەپ و گەنجانی شۆڕژگێڕی میسری بە یەکزاری لە ئیخوان دابڕاند. لە 22 تشرینی دووەمی ساڵی 2012دا محەممەد مورسی بەیاننامەیەکی دەستوری دەرکرد کە تێیدا تەواوی بڕیارەکانی خۆی لە چاودێری دادگاکان و لێپرسینەوەی یاسایی بەخشی. کاتێک سەرۆکێک دەڵێت هیچ دادگایەک بۆی نییە بڕیارەکانی من هەڵبووە شوێنێتەوە، وەڵامەکەی لای شەقامی میسری یەکشت بوو. ئەمانە موبارەکیان نەڕووخاندووە بۆ ئەوەی دیموکراسیەت بهێنن، بەڵکو ڕووخاندیان بۆ ئەوەی دیکتاتۆرێکی ئاینی لە شوێنی دابنێن. سێم، تێنەگەیشتن لە فەلسفەی سوپا. لە 12 ئابی ساڵی 2012دا محەممەد مورسی بڕیارێکی شۆکەریدا. فەریق حوسین تەنتاوی وەزیری بەرگری و پیاوە بەهێزەکەی سەردەمی موبارەکی خانە نشین کرد و ئەفسەرێکی گەنجی تەمەن 58 ساڵی کرد بە وەزیری بەرگری نوێ. ئەو ئەفسەرە کێ بوو؟ عەبدولفەتاح سیسی. بۆچی ئیخوانەکان سیسیان هەڵبژار؟ بە پێی گێڕانەوەی خودی سەرکردەکانی ئیخوان، ئەوان لە هەڵسەنگاندنی سیسیدا پشتیان بە ڕواڵەت بەست بوو. سیسی پیاوێک بوو نوێژی دەکرد، قورئانی لەبەر بوو، خێزانەکەی حیجابیان دەکرد و کاتێک قسەی لەگەڵ مورسی دەکرد سەری دادەخست. ئیخوانەکان وایان زانی پیاوێکی بڕوادارە و لە خۆیانە. ئەمە گەورەترین تێنەگەیشتنی فیکری ئیخوان بوو لە مێژووی مۆدێرندا. ئەوان نەیانتوانی جیاوازی بکەن لە نێوان ئاینداری شەخصی لەگەڵ عەقیدەی سەربازی دامەزراوەی سوپا. سیسی پێش ئەوەی موسڵمانێکی نوێژ خوێن بێت، کوڕی سوپای میسر بوو. ئەو دامەزراوەی کە لە ساڵی 1952ەوە خۆی بە خاوەنی خاکی میسر دەزانێت و هەرگیز ڕێگە نادات هیچ مرشیدێک لە دەروی فەرماندەیی گشتیەوە فەرمانی پێ بکات، لە سەرەتای ساڵی 2013دا میسر لە ڕووی ئابووریەوە داڕما. کارەبا لە ڕۆژێکدا 10 کاتژمێر دەبڕا. ڕیزەکانی بەنزین و گاز گەیشتە چەندین کیلۆمەتر.
لەم کاتەدا بزوتنەوەیەکی گەنجانە دامەزرا بە ناوی تەمەڕوت یاخود یاخیبوون. ئامانجیان کۆکردنەوەی واژوو بوو بۆ لێسەندنەوەی متمانە لە مورسی. لە ماوەی چەند مانگێکدا ڕاگەیەنرا کە زیاتر لە 22 ملیۆن واژوو کۆکراوەتەوە. ڕۆژی 30 حوزەیرانی ساڵی 2013 هات. گەورەترین لافاوی مرۆیی لە مێژووی مۆدێرنی میسردا ڕژایە سەر شەقامەکان. ملیۆنان کەس لە قاهیرە، ئەسکەندەریە و تەواوی پارێزگاکان هاواریان دەکرد. با بڕوو خێد حکمی مورشید. لەیەکی تەمموزدا سوپای میسر مۆڵەتێکی 48 کاژمێری دایە لایەنە سیاسیەکان کە کێشەکانیان چارەسەر بکەن. ئەگەر نا سوپا نەخشە ڕێگای خۆی جێبەجێ دەکات. مورسی لە وتارێکی شێواودا لەسەر شاشە دەرکەوت و لە ماوەی 45 خولەکدا نزیکەی 70,000 وشی شەرعیەتی دووبارە کردەوەتی. شەرعیەت بە خوێنی من دەپارێزرێت. بەڵام کاژمێرەکەی مێژوو وەستا بوو. ئێوارەی 3 تەمموزی ساڵی 2013 شاشەی تەلەڤیزیۆنەکان دیمەنێکیان گواستەوە کە بۆ هەتایە لە مێشکی ئیخوانەکاندا وەکو برینێکی ساڕێژ نەبوو دەمێنێتەوە. عەبدولفەتاح سیسی بەجلی سەربازیە و لە ناوەڕاستدا دانیشتە بوو. لە لای ڕاستەوە شێخی ئەزهەر ئەحمەد تەیب، لە لای چەپیەوە پاپای کەنیسەی قبتی پاپا تەوادرس، هەروەها محەممەد بەهرادعی نوێنەری لیبراڵەکان و نوێنەری حزبی نوری سەلەفی. سیسی بەیاننامەی مێژووی خوێندەوە. هەڵپەساردنی دەستور، کۆتایی هێنان بە سەرۆکایەتی محەممەد مورسی و دیاریکردنی سەرۆکی دادگای دەستوری وەک سەرۆکی کاتی میسر. لەو چرکە ساتەدا مورسی لە ناو بنکێکی سەربازیدا دەست بەسەر کرا، بەڵام جەماوەری ئیخوان تەسلیم نەبوون. ئەوان چوونە ناو دوو گۆڕەپانی گەورەی قاهیرەوە، گۆڕەپانی ڕابعی عەدەویە و گۆڕەپانی نەهزا. بۆ ماوەی 47 ڕۆژ دەیان هەزار ئیخوانی لەو دوو مەیدانەدا خێوەتیان هەڵدا و کفنی سپیان پۆشی. سەرکردە توندەکانی وەکو محەممەد بەڵتەزی و سەفوەد حیجازی لەسەر سەکۆکەوە هاواریان دەکرد. ئەو تیرۆریزمەی لە سینا هەیە لەو چرکەیەدا دەوەستێت کە مورسی دەگەڕێتەوە کۆشک. ئەم جۆرە لێدوانانە گەورەترین پاساویدایە دە سوپا کە بڵێت ئەمانە دان بە تونند و تیژیدا دەنێن. بەیانی چواردەی ئابی ساڵی 2013 کاتژمێر 6:30 خولەک ڕۆژە ڕەشەکەی مێژووی ئیخوان دەستی پێکرد. هێزە تایبەتەکانی پۆلیس و سوپا بە پاڵپشتی شۆفڵە زەبەلاحەکان و کۆپتەرە سەربازیەکان لە چوار لاوە گەماڕووی مەیدانی ڕابعی عەدەویاندا. بۆ ماوەی 12 کاتژمێر دەنگی دەستڕێژی گولە، غازی فرمێسک ڕێژ و سوڵتانی خێوەتەکان ئاسمانی قاهیرەی داپۆشی. کاتێک خۆر ئاوا بوو مەیدانەکە لە گۆڕستانێکی کراوە دەچوو. بەپێی ئاماری فەرمی حکوومەت 638 کەس کوژران، بەڵام بەپێی ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ و نەخۆشخانە مەیدانیەکان لەو ڕۆژەدا زیاتر لە 1000 بۆ 1400 کەس لە جەماوەری ئیخوان لە ناو خوێنی خۆیان داخنکان. لە نێوانیاندا ئەسمای کچی محەممەد بەڵتەجی کە تەمەنی تەنیا 17 ساڵ بوو. ئەمە خوێناویترین بڵاو پێکردنی خۆپێشاندان بوو لە مێژووی مۆدێرنی جیهاندا. دوای ڕابعە بزوتنەوەکە بە شێوەیەکی ئەپۆکالیپتیک تێکشکێنرا. مورشیدی گشتی محەممەد بەدیع بەجلی خەو بە شێوازێکی سادە لە شوقەیەکدا دەستگیر کرا. خەیرە شاتەر بەڵتەجی و هەزاران سەرکردا خرانە ژوورە تاکە کەسیەکان و سەدان حکومی لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا. میسر و سعودیە و ئیمارات و بەحرین بە فەرمی ئیخوان موسلیمینیان وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی ناساند و هەڵگرتنی کتێبەکانی حەسەن بەنا بوو بە تاوان. تراژیدیا گەورەکە لە 7 حوزەیرانی ساڵی 2019دا گەیشتە لوتکە. لە ناو هۆڵی دادگای قاهیرەدا محەممەد مورسی تەمەن 67 ساڵ لە ناو قەفەزێکی شوشەی دژە دەنگدا وەستا بوو. مۆڵەتی قسەکردنی پێدرا بۆ ماوەی 5 خولەک. بە جۆشەوە قسەی کرد و کۆتایی بە قسەکانی هێنا بەم شیعرە: وڵاتەکەم ئەگەر ستەمیشم لێ بکات لای من ئازیزە و خەڵکەکەم ئەگەر ڕەزیلیشم لەگەڵ بکەن هەر بەڕێزن. هەرکە دانیشتەوە لە پڕێکدا جستەی بەسەر زەوی قەفەزە شوشەیەکەدا کەوت، تووشی جەڵتەی دڵ بوو. دوای چەند خولەکێک یەکەمین و تاکە سەرۆکی مەدەنی هەڵبژێردراوی مێژووی میسر لە ناو قەفەزی دادگادا گیانی لەدەستدا و لە تاریکی شەودا بەبێ ئامادەبوونی جەماوەر لە گۆڕستانێکی ڕۆژهەڵاتی قاهیرە نێژرا. ئەگەر ئەمڕۆ لە ساڵی 2026دا بپرسین ئیخوان موسلیمین لەکوێیە، وەڵامەکە ئەوەیە کە بزوتنەوەکە تووشی گەورەترین لێکترازانی ئۆرگانی بووە لە مێژووی 98 ساڵیدا و دابەش بووە بەسەر 3 بەرەی نەیاری یەکتریدا.
یەکەم بەرەی ئەستەمبول جەمسەری مححمود حوسین ئەم بەرەیە خۆیان بە خاوەنی فەرمی ڕێخستنەکە دەزانن و کۆنتترۆڵی بەشێک لە پارە و میدیاکانیان کردووە بەڵام بەهۆی ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و میسر لەم ساڵانەی دواییدا دەنگیان زۆر کەس بوو و بەشێکیان تورکیایان جێهێشتووە. دووەم بەرەی لەندەن جەمسەری سەلاح عەبدولحەق دوای مردنی ئیبراهیم مونیر ئەم بەرەیە کە لە بەریتانیا و ئەوروپاوە کار دەکەن خۆیان بە مورشیدی شەرعی دەزانن ململانەی نێوان بەرەی لەندەن و ئەستەمبول لەسەر پارە و پۆست وای لە گەنجانی ئیخوان کردووە لەسەر سۆشیال میدیا تف لە مێژووی هەردووکیان بکەن. سێم مەکتەبی گشتی یان ڕەوتی گۆڕانکاری ئەمانە ئەو گەنجە تووڕە و بێهیوایانن کە لە ناوخۆی مسڕیان لە تاراوگەدان ئەوان دەڵێن سەرکردە کلاسیکێ بە تەمەنەکان ئێمەیان بە کوژدا و خۆیان لە هۆتێلەکانی ئەوروپا دەژین. بەشێک لەم گەنجانە بە تەواوی باوەڕیان بە توندوتیژی هێناوە و دەڵێن خوێنی ڕابعە تەنیا بە خوێن دەشۆرێتەوە. لەلایەکی ترەوە گەورەترین پشتیوانیەکانیان قەتەر و تورکیا بە تەواوی ئاشتەواییان لەگەڵ میسر و سعودیەدا کردووە. ئەمە ژوای کردووە ئیخوان لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ببێت بە کاخەزێکی سوتاو کە هیچ وڵاتێک نایەوێت لەم سەردەمەدا قوماری پێوە بکە. پرسیارە بێوەڵامەکە با پێکەوە لەم کاژمێرە درێژەی گێڕانەوەمان بینە دەرەوە و کامێراکەمان بگرینە دەست و بگەڕینەوە بۆ خاڵی سەرەتا بۆ ساڵی 1928 با بچینەوە ناو ئەو چایخانە سادەی شاری ئیسماعیلیە سەیرێکی ئەو مامۆستا گەنجە بکەن کە لەگەڵ 6 کرێکارەکەدا دانیشتووە و بە جۆشەوە باسی گەڕانەوەی خلافەت و گۆڕینی جیهان دەکا. ئەوان ویان زانی مێژوو هێڵێکی ڕاستە و تەنیا بە نیەت پاکی دەبڕێتەوە. نەیان دەزانی کە مێژوو دڕندەیەکی بێبەزەیە حەزی لە نیەت نییە بەڵکو حەزی لە هێز و زانست و تێگەیشتنە لە یاساکانی سەردەم. ئیخوان موسلیمین بە درێژای سەدەیەک گەورەترین تاقیگەی سیاسی بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوان توانیان ملیۆنە مرۆڤ فێری نوێژ و ڕەوشت و قورئان بکەن بەڵام کاتێک هاتنە سەر شاشی حکومڕانی نەیان توانی وڵامی سادەترین پرسیاری مرۆڤی مۆدێرن بدەنەوە. چۆن نانی ئەم ملیۆنان مرۆڤە دابین دەکەیت؟ چۆن مامەڵە لەگەڵ جیاوازیەکاندا دەکەیت بەبێ ئەوەی کەسی بەرامبەر بە کافر یان خائین دابنیت؟ لێرەدا لە کۆتایی ئەم دی کۆمنتاریە قوڵەدا ئەو پرسیارە مێژوویە جێدەهێڵم کە با هەمومان لە کۆمنت و لەگەڵ خودی خۆماندا گەنگەشی بکەین. مێژوو نووسان دەڵێن ئیخوان موسلیمین وەکو باڵندەی فینیکس وایە لە ساڵی 1938 1954 و 1965دا بە تەواوی سووتێنرا بەڵام هەر جارێک لە ناو خۆڵە مێشەکەیەوە لە دایک بووەوە. بەڵام ئەم جارە لە دوای بوومەلەرزەی 2013 و ئەم هەموو لێکترازانە جیهانیە ئایا خۆڵە مێشەکە هێزی ئەوەی تێدا ماوە بۆ زاری چوارم باڵندەیەکی نوێ دروست بکاتەوە یان گەردەلوولی سەدەی 21 خۆڵە مێشەکەی بە جۆرێک پەرش و بڵاو کردووە کە ئیتر بۆ هەتایە بوون بە بەشێک لە ئەرشیفی ڕابردوو. زۆر سوپاس بۆ ئەوەی لەم گەشتە مێژوویە لەگەڵمان بوون. ئەگەر ئەم زۆرە شیکاریە قوڵ و بێلایەنەتان بەدڵە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و لایکی ڤیدیۆکە بکەن تا ڕاپۆرتێکی تر و ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.